شتێکە من تۆ تا هەوامبار ناکەم ئەوانەی ئێڵم هەمووی ڕاستین بەڕاستی کاکتۆر خۆ ناتوانێت نقۆڵیان لێ بکە ئەگەر ڕاستینین بڵێ ڕاستینین هەر پاساویان بۆ هێنیتەوە دەم بە هەڵەکانتان نانی باشە کاک دکتۆرگیان ڕاستە شتەکەی من غەڵەت بوو داوای لێبوورنەکەم ئەوە لە سەر دەستی تۆ وعد بێ جارێکە منەوە شتە دووبارە نەکەمەوە یعنی من خۆمەوە دام بە هەڵەکەی خۆمانە وەڵام ئەو شتێک کە من کردومە غەڵەت بووە جارێکە دووباری ناکەمەوە دەوەرە تۆش وەکو من دام بە هەڵەکەی خۆتا بنێ وعد بە جارێکە شتانە دووبارە نەکەیتەوە لەگەڵ مناڵەکانە باش بە بزانە منیش یعنی خۆ منیش ئەتوانم بیرکەمەوە ئەخڵم بۆ شتانە هەشکە دەکات دکتۆر با وعد بە جارێکە شتانە دووبارە نکاتەوە بزانم من دووبارە نەکەمەوە یعنی ئێستا گەشتی دە قەناعەتکەوەی کردوتە هەڵە بووە کاک زۆر گەشتمەوە ئەو قەناعەتە چونکە دایما کاتێکە کەسێک باسی شتێکە یاوەکو نمونە جوانانی کە تۆ هێناتەوە تەواو من ئەزانم ڕاستە و شتانی کە من کردومە باسی جەهەنەمم بۆ کردوون باسی ئەوم بۆ کردوون کە بە قسەی خۆی گەورە ئەوە بکەن ئەوە ڕاستە لە هەنێ شتا غەڵەت بوو ئەو تا منیش دانی پێیانێم ئەڵم غەڵەت بووم و جارێکە دووباری ناکەمەوە باشە کنێر خان یعنی وە گەورەی ئینسان ئەڵێ دانپیانان بە هەڵەکانمانە گەورەی ئینسانە بە حەقەت ئێمە مرۆڤین یینە دنیا و هیچ نازانین ئەبێ فێر بین جەنابێ بووی وە دای خوشکی من وەڵاهی ئەبێ ڕۆڵی دایکایەتی ببینی مادەم مناڵە خستەوە ئەبێ مناڵانە پەروەردەکەی نەک بە خێویان بکەی ئەزانین زۆر دایک و باوکەیە ئەڵێ مناڵەکەم بە خێوەکەم لە چی کەمە بە خێوکردن خۆ مەڕووماڵاتی بە خێوە کرێ لە دەواجنی شاوە نییە هەنوو علەفیانەی نێوشتیانەی بەس گەورەیانەکەن بەڵام ئێمە ئینسان بە خێوکردنمان ناوێ پەروەردەکردنمانەوێ ئەو مناڵی تۆ لە نان و ئاوی کەم نییە لە خەوی کەم نییە بەڵام پەروەردەکەی سەقەتە لەبەرەوە خوشکی من لەگەڵ ئەوەیە ئەو کتێبانی کە بوویە نایبی خوێنەرە هۆ کتێبە چییە قسەی کەسانێکن کە تەجروبەیان هەیە توێژینەوەیان کردووە قسەی خەڵکیان وەرگتووە خۆیان بەو غەڵەتەیان ڕۆشتون بۆی دووبارەی نەکەنەوە من هیوادارم خوشکە بە ڕێزەکەم ئەو شێوازی لەگەڵ مناڵەکان تا هەتا ئێستا بەکاری هێنا و جارێکە بەکاری نێنیتەوە ئێستا ئەم دانی بە هەڵەکەی خۆیانە تۆ ئەڵەی چی؟ نازانانی کاکتۆریان من هەڵی چیم کردووە من هەر چێک لەگەڵ مناڵەکان بڵێم و هەرچێکیان پێ بڵێم و چیم پێوتون کاتی خۆیمانش دایک و باوکی خۆشمان بە ئێمانوتووە و هەر بەو شێوەش ئێمان پەروەردە کردووە و هیچ کێشێکشمان نەبوو خەوی ناخۆشمان نەبینەوە وەک ئەمانیشمان نەکردووە من دڵنیام ئەم هەموو ترس و تۆقااندنی مناڵ ئەگەڕێتەوە بۆ ئایپاد و مۆبایل یعنی ئەو ئاگای لێ نییە کە سەیری چی ئەکەن بەخوانی سەیری شتی واکەن کاکتۆرگیان نام زۆمبیە بەخوای گەورەش سەیریکە ئەتۆقێ ئەوانە بۆ ناڵێت بەهۆی ئەوانەوە ئەترسن بۆ بێ هەر بە قسەکاری من بێ ئەوان یعنی من لە هەموو دایک و باوکێک مناڵ شت بۆ مناڵی خۆی باسەکات